سەفین تکایە یارمەتیم بدە. تۆ بەس وەرەوە پارکە کەسی لێ نییە لەگەڵ یەکتری قسە دەکەین. نایە جارێک کەش نامەوێت کەستان ببینم. تۆ ڕووداوەکەی دوونت لە لای باوکت باس کردووە؟ نا بەڵام بەتەمام ئێستا لێ باس بکەم. سەفین کوڕەکەم ڕێگایە بێمەژووری فەرموو بابەجان. کوڕی خۆم لۆ بابەت باسکە دوێنێ شەوێت چ ڕوویدا هیچ شتێک ڕووی نەدایە بابە. هیچ شتێک ڕووی نەدایە. کوڕی خۆمە ئەوەی لەبیر نەکەی ئەمە بەو دەستانەی خۆمەتون گەورە کردیە. کو خۆم دەناسم ئەو هاش ئەوەی دەناسم. جەستەم تێکەڵ بە ناختان بووە. بڕوا بکە هەر کاتێک جەیەکتان بێشی ئەمنیش ئەو جەیەم دێشی. لێ بابەکەی دەلۆ باسکە دوێنێ شەوێت چ ڕوویدایە؟ هیچ ڕووی نەدایە بابە. سەفین شتێک ڕوویدایە و لە بابەت دەشاریەوە لۆمی باسکە. بابە وەڵڵا هیچ ڕووی نەدایە. باشە پێم بڵێ ڕۆلۆ نەچێتەوە. بابە وازم لە کارەکە هینە. لەبەر چ کوڕەکەم؟ بابە مدیرەکە زۆر خۆی بە گەورە دادنێ بۆچی کۆی لە شتە بە شامانەکە؟ باشە هاتوو نەبووی دەتگۆ پیاوەکی زۆر باشە؟ سەفین کوڕەکەم پێم بڵێ کوڕم تو خەریکی چییە؟ مۆبایلەتم لێ بابە مۆبایل شەخسیە. فەرموو سڵام بۆ چیەگەی فەرموو باوکت لەوێیە؟ باوکی من؟ تۆ بە ماڵی کێ هاتوویت؟ دەتان بمەژێرەوە؟ فەرموو سڵام مامەجان. سڵاو کچەکەم. هاتوومت لێک شتت بۆ باس بکەم. بەسەر چاو بەسە تو چێ؟ با دانیشتنم پێت دەڵێم. بەسەر چاو فەرموو. بۆ تو چ دەکەی لێرە؟ با دانیشین بۆتان باس دەکەم. تکایە. باشە وەرە. بابا لێگەڕێ با بڕوە بەخۆم هەموو شتێکت لێ باس دەکەم. نا کوڕم نا هەڵزایی چی لێتم؟ وەرە کچی خۆم وەرە باچی لەژۆر وەرە. لێ بە سەر لێ وەرە. وەرە. هۆشک ئەوە تۆ ماویت بۆ ئەو لە من کرد ها بۆ دەستی منە بڕی بۆ هات کرد. دادەجان هۆشەنگی چ منە ڕۆ مۆبایلم دیتیتەوە. چۆن تۆ هۆشنگ نیت؟ دادەجان هەروەکو پێم گوتی ئەو مۆبایلم لە پارکەچی دیتەوە هیچ شەحنی تێدا نەبوو. مۆبایلەکەم لەسەر شەحندانە و پێم کردەوە. تەلەفۆنەشی زۆری لۆ هاتبوو. بەڵام دانەدانە تەلەفۆنم لۆیان کردەوە کەس جوابی نەداوە. هەتا دیتمەوە یەکەچیان نووسرا بوو عاشقەکەم. گوایشت ئەتوو دەرچووی. بەس جەنابەت چی ئەوی؟ من هاوڕێمە لە کۆلێژ. باشە تۆ هۆشنگە ناسیت؟ دادەجان ئەگەر بم ناسی بایە تەلەفۆنەکەم دەداوە خۆی. باشە کەواتە براکەم چاکەیەکم لەگەڵ بکە. ئێستا لۆکەیشنی ماڵ و خۆمانت بۆ نێرم مۆبایلەکەم بۆ بنێرە بۆ ئێرە. باشە دادەجان باشە. خوایە گیان یارمەتیم بە نازانم چی ڕۆیات. ببوورە دەی کچە دەی. مامە حەسەن من بابا گیان لێگەڕێ با بڕوە بەخۆم هەموو شتێکت لێ باس دەکەم. سەفین ئارام بگرە کوڕی خۆم با بزانیت چم لۆ باس دەکەم. بەڵێ کچەکەم. مامە حەسەن من خۆشەویستێکی لە ڕادە بەدەرم بۆ سەفینی کوڕت هەیە. باوکیشم زۆری خۆش دەوێ بۆی کە دەڵێ کەسێکی بەتوانایە کەسێکی زیرەکە. دیارە پەروەردەیەکی باشی هەیە لە
سەرەڕای هەموو شتێکیش دەڵە کەسێکی دەست پاکە. کچەکە ئەم ڕێزم لەوە قسانی دوو هەیە. ئەم بەس دەمەیە بزانم دوونێ شێوە چ ڕوویدایە. لۆ قسە ناکەی قسەی کە کچەکە. دوینێ شەوەیە بابا بەخۆم قسەی دەکەم. لەسەخۆ کوڕەکەم لەسەخۆ قسەی کە کچەکە. دوێنێ شەوە من و سەفین لە یەکێک لە کافەکان جوانمان نەبوو. دواتر بابم هاتە جۆرەوە ئێمەی بینی. باوکیشم هەندێک کەسێکی دڵپیسە. زۆر تووڕە بوو. دەگەڵ سەفینی هەندێک مناقشەی بوو. گوتی ئەتۆ خیانەتت لە من کردووە، ئەتۆ چۆنی شیوات کردو ئەو شتانە. دواتر لە کۆمپانیای دەری کرد و شەڕان کرد بەیەکەوە. سەفینیش ئێستا هەندێک دەترسێت چونکە باوکم هەڕەشەی لێ کرد. کوڕم ئەتۆ ئەوەت خۆش دەوێ؟ دەزانم بێ ئەدەبیشە من هاتوومە ئێرە و باسی ئەو قسانە دەکەم، بەڵام پرسیارێکت لێ دەکەم ڕاستەکەیم پێ بڵە. سەفین تۆ منت خۆش دەوێت؟ بەڵێ. ئێستا دەتوانی بڕۆی. فەرموو. مامەجان پێش ڕۆیشتنم داواکارێکم لێت هەیە. بە چاو کچەکەم بڵێ. من دەزانم تۆ کەسێکی باشی، پیاوێکی کە بە پیاو باشی ناوبانگت هەیە. دەزانی ئێمە یەکترمان خۆش دەوێت. تکایە یارمەتیمان بدە. خوا گەورەیە کچەکەم، خوا گەورەیە. بڕۆ خوان لەگەڵ. دانیشە.